خوای گیان بەخوا ئەزانین گوناهبارین، ئەزانین بارمان زۆر لارە یا ئیلاهی، بەس بەخوا لەم شەوەیە بۆیە هاتوین ئەمانەوێ ئەم ماڵی تۆ ڕووناکەینەوە لە پێناوی ئەوەی دڵمان ڕووناکەیتەوە. ئیلاهی هانای فەقیری و زەلیلی و زەعیفی و کەم تەرخەمیمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. ئەزانین تۆ بە ڕەحمی و ڕەحممان پێەکەی. خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمی خۆت ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن. ئەم دڵە بێ ئاگایانە قبول کە یا رب العالمین. خوای ئەم نوێژە کرچ و کاڵانەمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای بێ ئاگاییمان لێ قبول کە یا رب العالمین. خوای ساغمان کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین. خوای تو خاتری گەورەی خۆت، تو خاتری شەو مبارەکەکانت، تو عەفووی و عەفووت پێخۆشە. ئێمەش بەخوا لە پێناوی ئەم عەفوەی تۆیە هاتوین عەفوومان کە لەم شەوە یا رب العالمین. خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفوومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە و کەس نەیزانی و عەفوومان کە، گوناهێ بە دڵمانە تێپەڕی و عەفوومان کە، گوناهێ بە بێئەدەبی کردومانە لە حوزوری تۆیە عەفوومان کە، گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفوومان کە، گوناهێ لەمە پێش کردومانە عەفوومان کە، گوناهێ لەمە دوائیکەین و فریای تەوبە ناکەوین عەفوومان کە. یا ئیلاهی بە کۆڵی گوناهەوە بەرەو پیرت هاتوین. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی ئەگەر عەبدەکان بە ئەندازی گۆی زەوی گوناه بەرزکەنەوە، رب العالمین بە ئەندازی گۆی زەوی بە مەغفیرەتەوە بەرامبەریان دێ. دەیوا ئێمە بە کۆڵی گوناهەوە گوناهمان بەرز کردوەتەوە و هاتووینەتە بەردیوانی تۆ. یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن. یا ئیلاهی عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی شەوانی قەدر بە قسمەتمان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین پاکمان کەرەوە، ساغمان کەرەوە، هەڵمان بژێرە بۆ خۆت یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت قورئان خوێندنەکانمان لێ قبول کە یا رب العالمین. ئەگەر چی هەندێک جار غافڵ بوون لە کاتی بیستنی وتەی تۆیە یا ئیلاهی داوات لێ ئەکەین تۆ بە کەڕەم و ڕەحمەتی خۆت لێمان قبول کە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە ئێمە لەم زەمەنی فتنە و فەسادا هەموو کافرانی جیهان لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کۆبوونەتەوە. بەخوا لەناو ئەم زەمەنی فتنە و فەسادا تەنها تۆمان ئەوێ و دینەکەی تۆمان ئەوێ. سەر نەوی ناکەین تەنها بۆ تۆ نەبێ، ڕکوع نابین تەنها بۆ تۆ نەبێ، دەسی زەلیلی دوعا بەرز ناکەینەوە تەنها بۆ تۆ نەبێ. دەیا ئیلاهی داواتە لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە زۆر کات ئەمانوێ دوعاکەین ڕوومان نییە دەستمان بەرزکەینەوە، ئەبینین کە دەسەکانمان دوعای کردو. ڕوومان نییە چاومان لە حوزوری تۆیە بەرزکەینەوە، ئەبینین چاوەکانمان دوعای کردو و ڕەش بووە. ڕوومان نییە بە زمان هاوارت لێکەین، ئەزانین زمانەکانمان ڕەش بوون بە گوناه و غەیبەت. ڕوومان نییە بە دڵ هاوارت لێکەین، ئەزانی دڵمان دڵی غافڵانە یا رب العالمین. بەڵام کە سەیری کەڕەم و ڕەحمەتت ئەکەین، کە سەیری بەزەی و میهرەبانیت ئەکەین، کە سەیر ئەکەین لەگەڵ تاوانبارانە یا ئیلاهی چەند بەسۆزی ئێمەش تاوانباریش هاوار بۆ لای تۆ ئەهێنین. دەیا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن. پەروەردگارە بەخوا ڕوومان نییە دوعا بکەین بەمووی ئەم ڕیسپیانەی کە لەگەڵمانن هاوار بۆ لای تۆ ئەهێنین. یا ئیلاهی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی ئەگەر کەسێکی موسپی دەستی بەرزکاتەوە رب العالمین شەرمەکە لەوەی دەستی داگرێ. یا ئیلاهی بەدەستی لەرزۆکی پیرەکانمان هاوارت لێ ئەکەی. یا ئیلاهی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی گەنجە تەوباکارەکان حەبیب و خۆشەویستی خوان. یا ئیلاهی بە دڵی خۆشەویستەکانت بە دڵی ئەم گەنجە جوانە تەوبەکارانە هاوارت بۆ ئەکەی. یا ڕەبی خوایە هاوار بۆ لای تۆ ئەهێنین ڕەحمەت و بەزەی خۆت بەهۆی ئەم مناڵە بێگوناهانەوە کە لەگەڵمانان. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەرمانە بارێن و عەفوومان کە یا رب العالمین. خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهی دایک و باوکمان ببوورە.
خوای داوات لێ ئەکەین ئەو دایک و باوکانەی کە ماون لە حەیاتە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێن کەڕەمی خۆت بەسەریانە ببارێن یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەو دایک و باوکانەی کە لە ژیانان نوریان زیاتر کە بۆمان سێبەریان زیاتر کە بۆمان ئەو دایک و باوکانەی کە وەفاتیان کردووە بێناز لەناو گۆڕەکانە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەر گۆڕەکانیانە ببارێن عەفو و عافیەت بەسەر گۆڕەکانیانە ببارێن یا ئیلاهی ئەو دایک و باوکانەی بێنازن و ئەولادەکانیان لە یادیان کردوون و ئێمە لەم مینبەرەوە هاوار بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانیان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی تەواوی ئیمانداران ببورە هەر ڕەنگێکیان هەیە خوایە هەر زمانێکیان هەیە ئیلاهی لە هەر شوێنێکی ئەم سەرزەویان خوایە ئێمە دوعا ئەکەین و هاوارت لێ ئەکەین لە گوناهی هەمویان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن یا ئیلاهی داوات لێ ئەکەین پێویستی و حاجەیەکمان هەیە بۆمان جێبەجێکە خوای گیان ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین خوای محتاجی حراممان مەکە خوای محتاجی حراممان مەکە یا ئیلاهی ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەومان کە نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ربی خوای ئەومان کە تووشی گوناهێ بۆ و چارەسەری خۆی پێ ناکرێ خوای تۆ بەهانایە وەرە یا ربی خوای زەلیلی ناو گوناهەکانمان مەکە خوای زەلیلی ناو گوناهەکانمان مەکە خوای زەلیلی ناو گوناهەکانمان مەکە زەلیلی بەردەستی شەیطان و نەفسی بەدکارمان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەوەی بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەوەی بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەوەی بە مناڵە مناڵەکانی ساڵح کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووک کە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەومان دڵی نائارامە دڵی ئارام کە ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارام کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر گرفتێکمان هەیە تۆ بۆمان چارەسەرکە یا رب العالمین پەروەردگارە بەخوا ئەم عەبدانەی ئەم شەوە لێرە کۆبوونەتەوە بە فەرمانێکی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەوە هاتوون و کۆبوونەتەوە بەخوا دڵیان وەکو دڵی عاشقان پڕە لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیا ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین ئەگەر چی ئێمە ئیستحقاقی ئەوە نەبین ناومان لە حضوری ئەوە بێ خوایەت و خۆت ئیستحقاقمان کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین اشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە بەخوا پەروەردگارە ئەگەر چی گوناهباریش بین بەخوا بە دڵ و ڕۆح ئەمانەوێ نیگای جوانی ئەو ببینین یا ئیلاهی سڵاوەکانی ئێمە سڵاوەکانی ڕۆحمان خۆشەویستی دڵمان بگەێنە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت سەڵات و سەلامی خۆت بەسەر ئەو خۆشەویستەمانە ببارێنە سەڵات و سەلامی خۆت بەسەر هەموو ئەنبیایە ببارێنە ڕزوانی خۆت بەسەر هەموو ئەصحابە ببارێنە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر هەموو عولەما و ئەولیای ئەم ئومەتا ببارێنە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر خێزان و هاوسەر و مناڵ و وەچەکانمانە تا ڕۆژی قیامەت ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی هاوڵانمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە تو گەورەی خۆت ئەگەر غەیبەتی کەسێکمان کردووە لە گوناهی ببورە کەسێک غەیبەتی کردوون لە گوناهی ببورە یا ئیلاهی زوڵممان لە کەسێک کردووە لە گوناهی ببورە کەسێک زوڵمی لێ کردوون خۆی لە گوناهی ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت أم دعانا من لقبولك تولي من راضي بيا رب العالمين بخواء پروردگارا تولي من راضي بيتر إما باك من بهيش تغنية تو قوري خود خواء لمن راضي با يا إلهي لمن راضي با
إيمان لدل ما ناشيرين ك طاعة كان لدل ما ناشيرين ك خرابكاري لدل ما ناشيرين ك يا إلهي أم عبدانا هاتونا تأملت ببشيان مك يا رب العالمين خواهجان أنواري خود بس الدلو دروني أنا ببارنا كرمي خود بس الدلو دروني أنا ببارنا عفوي خود بس الدلو دروني أنا ببارنا يا إلهي داوان لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت كرم ورحمتي خوت بو إيما بجولنا وأم دعانا من لقبولك خوايا أم دعانا من لقبولك خوايا أم إيمان دارانا هر دعايك أكن لسرتا سري جهانا أمتي إسلامي هر دعايك أكن يا إلهي لمن قبولك بخواء پروردگارا أمتي پیغمبر صلى الله عليه وسلم زور لنهامت يا لسجنا زور من هي زور من هي خوێنیان ئەتکێ زۆر من هەیە ئارەقە ئەڕێژن لە پێناوی ئەم دینە زۆر من هەیە فرمێسک ئەبارێن لە پێناوی ئەم دینە زۆر من هەیە یا ئیلاهی زەحمەتی زۆر ئەکێشن پەروەردگارە ئەگەر چی ئێمە شایەنی نەسرەت نەبین خۆ دینەکەی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام شایەنە ئیلاهی تۆ خۆت شایانمان کە تۆ خۆت دڵمان یەکخە تۆ خۆت ماڵەکانمان یەکخە بەهێزمان کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئیلاهی ئەم مسلمانانە هاتوونەتە ئەم ماڵی تۆ وا دەستیان بەرز کردوتەوە بۆ لای تۆ خوایە ئەوەی ئەیانوێ پێیان عەتاک یا ئیلاهی تۆ خەبیری بە دڵەکانمان و خەبیری بە ژیانی ئێمە ئەوەی ئەزانی سوودی هەیە بۆ دینمان بۆ ژینمان پێمان عەتاکە یا رب العالمین يا إلهي أم دعاني أم عبدانا برزي أكنوا بوتو أم شو طائي شو كان يا إلهي ليان قبولك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من شيء وجبوري وخالي من قبولك